سحي بلبل عزيزم اهو زاري بيويا هل هلاي عرل عشقا درد كاري بيويا نرقص وشهلا دلزم عيش وكاري بيويا دول برام رو نسيم بوني بهاري بيويا قەزای کۆیە بە دووری نزیکەی 70 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە. خەڵکەکەی هەمیشە شانازی بە مێژووەکەیەوە دەکەن. بوونی ژمارەیەکی زۆری ناوچەی شوێنەواری مێژوویی وای کردووە کۆیە لە مۆزەخانەیەکی گەورە بچێت. هەندێک لێ مێژوونووسان وەکو تەها باقڕ و فواد سەفەر هەروەها محەممەد ئەمین زەکی دەیگەڕێنەوە بە 2500 سال بەر لە زاین واتە بەر لە دایکبوونی عیسا پێغەمبەر. سەرەتا لە ئەسچی کۆیە بووە. ئەسچی کۆیە کەوتۆتە ڕۆژهەڵاتی کۆیە نزیکەی 8 کیلۆمەتر دوورە. ئەو پێیان گوتیە ئەسچی کۆ. دواتر جێزراوەتە بۆ کاو لە کۆ نزیک قەیسەریان. شوێنی ئێستای سێم شوێنیتی پێ دەوترێ فیتنە کۆ. خەڵکی کۆیە خۆیان بە کۆیە دەڵێن وراتی کۆیە چونکە وەکو وڵاتێک مامەڵی لەگەڵدا کراوە. ناوی کۆیە زۆرجار ڕنگدانەوەی ئەو مێژوەشەکە ئەم شارۆ ئەم ناوچەیە هەیەی پنتێکی گرنگی شارستانیە لە قۆناغە جیاجیەکانی مێژووی ئەم ناوچەیە. ئەوەی کە لەسەر ناوی کۆیە هەیە کۆمەڵێک جێڕانەوەی زارەکیانەیە کە خەڵکی ئێرە دەیگێڕنەوە لە کۆکردنەوە لە کۆوەک چیە و چەندین شرۆڤە و ڕاوەی تریان هەیە بۆ ناوەکە. بۆیشە ئەگەر باسی کۆیەش دەکەین وەک ئەم شارێکە ئێستا هەیە ئەمە دەکێتە دوا قۆناغی ئەو گۆڕانە شارستانیانەی کە بەسەر ناوچەکەدا هاتووە و تێیدا بەرەبەرە ئەم شارە ئاوا لە پاڵ ئەم دوو شاخەدا کە هەی بە سوڵتان و باوەجێ جێگەی خۆی کردوتەوە خەڵکەکە تێیدا ئاوا کۆبوونەتەوە 2006 کۆیە لەم کۆبوونەوەیەدا با بڵێن بەرجەستە بۆتەوە. سەردەمانە کۆیە میرشتنێکی داخرایی بچووک بووە. 4 دەرگای هەبووە و لێرە پاسەوانی هەبووە و ئاگریان لێکردوتەوە و کەواتە کۆیە بە پێی قۆناغە مێژوویەکان وەکو لە بەڵگەنامەکان بەدیار دەکەوێت لە دوای شاری هەولێر و کفری سێم شار بە لە کوردستان کە لە کۆنی 320 سال لەوە پێش حەمامی هەبووە. کەم شار هەبووە حەمامی هەبی کەواتە کۆیە زۆر بایەخی بە ژینگە داوە و خاوەن شارستانیت بووە. لە قۆناغەکانی پێش مێژووەوە کە قۆناغێکی زۆر دوورە ئەم شوێنە شوێنی نیشتە جێبوونی خەڵک بووە. لە قۆناغی دوای نووسینیش ئێرە با بڵێن کە دەکە هەزاری سێمی پێشزاین و ئەمانە ئەم شوێنە شوێنی جیاجیای کۆیە نەک شوێنێکی دیاریکراو دیسان مێژوویەکی هەبووە. بەڵام ورد دەستنیشانی ساڵ بکەیت بەتایبەت بۆ مێژوویەکی کۆنی ئاوا زۆر زەحمەت دەبێت. بەڵام با بڵێن هەر بەڵگە شوێنەواریەکان و ئەو با بڵێن ئەو مێتۆدانەی بەکاری دەهێنن شوێنەوە ناسان بۆ دیاریکردنی مێژووی ئەم ناوچەیە لە ڕووی شارستانیەوە و شارستانی بوون لێرەدا نزیک بە 10,000 ساڵی پێرزین دەبێت. هاوشێوەی زۆربەی ناوچەکانی دیکەی کوردستان کۆیە خاوەنی چەندین شوێنەواری مێژوویی گرنگ و کۆمەڵێک خانووی کەلەپوریە. هەریەکەیان لە سەردەمی جیاجیای مێژووییدا ڕۆڵی خۆیان هەبووە و بوونەتە ناسنامەی ناوچەکە. بەڵام ئێستا بەشێکیان مەترسی لە نێوچوونیان لەسرە. ئەگەر سەرەتا لە ژمارەی ناوچە شوێنەواریەکانەوە دەست پێ بکەین بە گوندەکان و هەروە ناحیەکانی سەر بە قەزای کۆیە دەتوانین ژمارەیان بە 200 ناوچەی شوێنەواری بخەم بڵێنین. ئەوە سەبارەت بە ناوچە شوێنەواریەکان وە سەبارەت بە بیناکە لە پوریەکان کە مزگەوت و قەڵا و گۆڕستانی کۆن و هەروە هەندێک بینای بازرگانی و کەنیسە و ئەوانە لە خۆ دەگرێتەوە. ئەوانش لە ناو سنووری شارەوانی کۆیە کە ئێمە تۆمارمان کردوون ژمارەیان 85 ناوچە بینای کە لە پوریە
کە داخل لیستی فەرمانکەمان کراون. تۆ ئەگەر پەرژینێک بە دەوری کۆیەدا دروست بکەیت بە تایبەت کۆیەی کۆن دەتوانانی وەکو مۆزەخانەیەک تەماشای بکەیت پڕیەتی لە خانوو پڕیەتی لە قوتابخانەی ئاینی مزگەوتی زۆر کۆن ئەگەر بە من بڵێ 10,000 ساڵ پێش ئێستا کۆیەت شۆم بووە من سات و قەڵام بیردێتەوە کە ئەو کاتە سنتەرێک بۆ ئەم ناوچەیە وەکو مەملەکەتێکە پێڵێن مەملەکەتی ئیدو. ئەم ناوچێک ئێستا لێی وەستاوین کە ژمارەیەک چاڵ بە دەورمانەوەیە وەک لە نووسراوە مێخیەکاندا ئاماژەی پێکراوە مێژوویەکی دوور و درێژی هەیە لە سەدەی نۆێم و هەشتەمی پێش زاین ئێرە هەرێمێکی سربەخۆ و هەندێک جار سەر بە دەوڵەتی ئاشووری بووە. ئەوەی کە من لە شوێنەوارناسەکان بیستمە بۆ نمونە سات و قەڵا گاپێکی گرنگی مێژووی سەردەمی ئاشووری کە نزیکەی 300 ساڵێک دەبێت کە کەمترین زانیاری هەیە لە بابڵێنە مێژووی میزۆپۆتامیا لەسەر ئەم قۆناغا ڕێک مەملەکەتی ئیدۆ پڕی دەکاتەوە کە ئەم کاتە ئێرە مەملەکەتی ئیدو بووە. لە کۆی 21 سەردەمی شوێنەواری کە لە میزۆپۆتامیا دیاری کراوە لە سات و قەڵا نزیکەی 16 سەردەمی شوێنەواریمان هەیە کە بە سەردەمی چاخی بەردینی ناوەڕاستەوە دەست پێ دەکات تاکو کۆتایەکانی سەردەمی عوسمانی و هەر لەم ساڵاندا ژمارەیەکی زۆر خشتی نووسراو دۆزراوە لەگەڵ چەندین پارچە گۆزەی ڕەنگاوڕەنگ و گۆزەی ساخ و لەگەڵ ئەمانشدا چەند خشتێکی ڕووپۆش کراو و ڕەنگکراو بە ڕەنجی زەرد و سپی دۆزرابوونەوە و گرنگێش کەشی لەوەدا کە لە سەرچاوە مێخیەکاندا ناوی ئەم شوێنە هاتووە کە ساڵانە باجیان داوەتە دەوڵەتی ئاشووری کە پایتەختەکەی نینەوە بووە. شوێنێکی دەورینە گوتیەکان سەردەمانێک لێ حکومڕانیان کردیا دواتر دووساری هێرشی دژمنکاری بووینەوە بەڵام ئەگەر تەماشای نووسینەکان کەی نووسینی مسماری لێ بە دیار دەکەوێت لەوێ بە بەڵگە نیشانی دەدا کە ئەوان پادشایان هەبووە نظامیان هەبووە و پێکاتی خانووەکانیان چۆن بووە هەندێک نووسین هەیە تەنانەت چۆنێتی ژیانیان نیشان دەدا لەو سەردەما و ئەوی حکومڕانیان کردە سەردەمانێک گوتیەکان بە کورد و بەڵام دوای دووساری هێرش بووینەوە ئاشووریەکان هێرشیان کرد لە دوای وان دەسەڵاتدارەکانی کە ساسانیەکان هێرشیان کرد کەواتە لێرە هەندێک بایەخی پێدرا بەڵام وەچ خۆی تا ئێستا کنە و پشکنینی پێویستی لەسەر نەکرا بۆ ئەوی بتوانی بە یەکزاریەک لای بکەیتەوە. توانرا لە ڕێگەی شیکردنەوەی کاربۆن چواردە کە نمونەی ئەو بڵێن خەڵوز و هەروە هەندێک مادەی ئەندامی تر کە لە شوێنەوارەکە دۆزرانەوە نردرانە تاقیەکانی ئەوروپان بەبەستی شیکردنەوە دیاریکردنی سەردەمەکانیان بە شێوەیەکی دیاریکراو ئەوش دواتر بۆمان ڕوون بووە کە مێژوەکەیان دەگەڕێتەوە نزیکەی 10,000 ساڵ پێش زاین کە بە سەردەمی چاخی بەردینی ناوەڕاست ناچراوە. لەگەڵ ئەوەشدا مۆرێکی لولەیی دۆزراوە کە مێژوەکەی بە هەمان شێوە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئاشووری نوێ کە لە 911 پێش زاینەوە دەست پێ دەکات تاکو 612 پێش زاین کە لە بەردی دیۆرانکی ڕەش دروستکرا بوو. لەگەڵ ئەوەشدا ژمارەیەکی زۆر گۆزە و پارچە گۆزەی ڕەنگاوڕەنگ و نەخشێنرا و وارووا ڕووپۆشکرا و بە شوشە دۆزراونەوە و لە زمنی ئەو خشتە نووسراوانەی کە دۆزرانەوە چەند خشتێکی ڕەنگاوڕەنگ کە وێنەی کەسێک کە جڵەوی ئەسپێک ڕادەکێشێ دۆزراوەتەوە کە لەگەڵ وێنەی شێرێکی باڵدار و هەروە چەند وێنەیەکی تر کە لە شارستانیەتی ئاشووری نوێ داهەبوون و لەو سەردەمەشدا بەکار هاتوون و بە هەمان شێوە دووبارە کراونەتەوە. چەندین خان و قەیسەری و ئەوە هەبووە خانی محمود ئاغا خانی عەبدولڕەزاق ئەوەی قادر یاسین خانی چەلەبی خانی مشکین عەبدوڵای مشکینی پێدەوترێ بەڵام ئەوەی کە زۆر دیار بووە بە ناوبانگ بووە خانی محمود ئاغا بووە ئەو خانە لە 1968 دەستی پێکرد لە 1970 سەرەتای 71 دەستی بەکار کرد. بەڕاستی هاوشێوەی ئەم خانە لە هیچ شوێنێکی باشووری کوردستاندا لە ئێستادا نەماوە شوێنەکە یان ڕووخاون یان بە تاوی لە ناو چوون یان بەشێکی زۆر کەمیان ماوە بەڵام ئەو خانەی کۆیە تا ڕادەیەکی زۆر
ئەگەرچی بەشێکی ڕووخاوە بەڵام تا ڕادەیەکی زۆر ینی پارێزگاری کردووە لە پێکهاتە ڕەسەنەکەی و هەروەها مەجای ئەوە هەتا ئێستاش مەجای ئەوەی تێدا هەیە کە نۆژەم بکرێتەوە لەسەر هەمان دیزاین بەبێ ئەوەی هیچ گۆڕانکاریەکی گەورەی تێدا ڕوو بدات. پەنجەرەکان و دەرگاکانی مەڕمەڕن بەشی زۆری لە ئێران هەندێکی لە مووسڵ و بەغدادیە وەستاکانی زۆری مسڵایی بوون هاتن کردیان قاتی بنەوەی دوو بەشە بەشەکان بۆ حەوانەوەی وڵاغ بووە بەشەکان مەخزن بووە واتە کۆگا ئەو کەلوپەلەی کە داهات دایاندەنا قاتی سەری وەک فندق بووە ئەو بەزرگانانەی کە لە مووسڵ و لە مەهاباد و لە سەردەست و لە دیمەشقەوە دەهاتن لەوێ دەحەوانەوە خەڵکی وای تێدا هەبوو بە مانگ دەماوە جێی تایبەتی خۆیان هەبوو ئەگە تەماشای ژوورەکانی شکەی پێکاتەکەی وایە هەمووی پەنجەرێکی بچووک و مەغارێک ئەو جێی ئاگردانی پێدەوترێ هەیتی ئۆتێلێکی 5 ئەستێرەی ئەو کات بووە ئەگەر بچی تەماشای پاشماوەی خان بکەی دەبینی کە خان بەم گەورەیەی خۆی شوێنی خەڵکانێکی زۆری تێدا دەبەوە هەبوونی خان لە ڕاستیدا داهاتێکی گرنگ بووە بۆ شارەکە خۆی چونکە دوزار کاتێک کە تۆ شوێنێکی ئاوا لە قۆناغێکی ئەوها گرنگ داهات بێ و خەڵک هەموو شۆی بکات بژانەوەیەک لە بازار و لە بنیادی ئابووری شارەکە هەبووە ئەمە وای کردووە کە گرنگی خان ڕۆژ بە ڕۆژ لە دوای دروستکردنیەوە زیاتر بوو بێ و بەداخۆ لە ئێستادا بەرەو ڕوخان چووە. پژەخستنی شوێنەوار لە کۆیا پەیوەستە بە پەیوەندی ئێمەی کورد بە مێژوو و بە زاکرەی خۆمانەوە باشە تا ئێستا ئێمە ڕوانگەمان بۆ شوێنەوارەکانی خۆمان ڕوانگەمان بە کۆمەڵێک بەرد و گەچ و کە زیادەنە و تا ئێستا لە بۆ ئێمە شوێنەوار نەبووتە ئەو یادەوەریە کولتوریە کە پێویستمان پێیەتی بۆ بەردەوامبوون و بۆ جوڵە ئەمە وای کردووە کە با بڵێین ئاگاییەکمان بەرامبەر بە شوێنەوارەکان بۆ دروست نەبێ بەڵام ئەگەر ئەو ئاگاییەت نەبوو لە ئاستە کۆمەڵایەتیەکە لە ئاستە سیاسیەکە ئەوە حتمما بەرەو داڕوخان دەچێ و ماوەیەکی تر دەبینین ئەگەر بارانێکی تر بێ ڕەنگە دیوارێکی تری بڕوخێ ئەگەر دوو زستانی بەهێز بێ ڕەنگە خان کۆتایی پێبێ چونکە نەبوو بە ئاگایی نەبوو بە خەمێکی دەستە جەمعی کە نەبووە خەمێکی دەستە جەمعی لە ڕاستیدا لەناو دەچێت. یەکێک لە شوێنەوارە هەرە دێرینەکانی کۆیە کە کۆیە زۆر پێی بەناوبانگە قشلەی کۆیە کە دەکەوێتە سنتەری شارەوە کە تاکو ئێستاش بەڕێوەبەرایەتی فەرمانگەکەمان لەناو قشلەی کۆیە دەوام دەکا بینایەکەمان لەناو قشلەی کۆیە توانی وتمان بە جوانی و بە ڕێک و پێچی و بە جوانی بیهێڵینەوە ئەوەندەی بە گوێرەی توانە لە تواناماندا بووە بەڵام ئێستاش ئەگەر بێت و نەپارێزرێ و زیاتر گرنگی پێ نەدرێ ئەویش مەترسی ڕوخانی لەسرە لە زۆربەی دیوارەکانی لار بۆتەوە. یەک دوو بۆچینی جیاواز هەیە هەندێک درێن لە سەردەمی محەممەد بەجی ڕۆمی ساڵی 1970 دروستکرایە هەندێک کە درێن محەممەد پاشای کۆرە لە ساڵی 1924 کاتە کۆیە ئەو دروستی کردیە هەندێککە باز لەوە دەکەن کە مەدحەت پاشا 1969 بۆ 1970 دروستی کردیە مێژووی دروستکردنی قشلە زۆر لەو کۆنترە و عوسمانیەکان دروستیان کردیە. قشلەی کۆیە ڕێک بنکەیەکی سەربازی بووە لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە دروستکراوە ورد تا ئێستا ئێمە نازانین چێ دروستی کردووە چونکە ئەمە پێویستی بەوەی هەیە کە کەسانێکی لە خۆبردە بچنەوە ئەرشیفی عوسمانی لەوێەوە وردەکاریەکانی دروستکردنی بدۆزنەوە لەبەرەوە تۆ هەر دقێکی مێژووی بگری دەبینی چەند مێژویەکی جیازیای داوە لەسەر دروستکردنی ئەمە. ئەو قەڵایە گەورەترین قەلا لە کوردستان و لە عێراقیش نمونەی کەمە لە گەورەیی شێوەیەکی لاچەشەی هەیە خاوەنی 750 مەترێزە ئەو مەترێزایەوەتە ئەو کونانە هەندێکیان لاچەشەین هەندێکیان سێگۆشەین هەرچیان سارگۆشەین
لە دیوی ناوە ئەو مەتەرێزانە زۆر فراوانە بەکەی خۆی تەماشای دەرێ دەکەی و دەتوانی کۆنتترۆلی چاودێری دەرەوە بکەی و بتوانی داکۆچی لە خۆت بکەی لە دەرەوە زۆر تەسکە بۆ ئەوی کە نەتوانی دژمن ئەتۆ پێچی ئەو کونانش سوودی هەبوو بۆ ئەوی هەوا گۆرچێ جگە لە چاودێری و شەڕکردن و چار قولەی گەوری لەسەر ئەو قولانە کاتی خۆی تۆپی لێدانرا و شەڕی لەسەرکرایە ئەو بینایە لە بەرد و جێچ و قسە دووسکرایە بەردی گەورە نییە بەردی وردە بۆ ئەوی کە تۆ بلیدا ئەگە بێت و بەردی گەورە بە دژمن زوو بەردەکان دەڕوخاو بە سەیەکدا داهاتنا بەڵام ئەو وردە ئەگەر بێت و تۆ پشی لێدا کاریگەری ئەو تۆ نابی لە کاتێکدا کە پانیەکەی لە مەترک زیاترە دیوی دەرەوەی مەترک و 10 سانتیم دەبی ئیناوەشی لە 85 سانتیمەتر کەمتر نییە ڕووبەرەکەی نزیکی 9000 متر دووجایە لە 1 پێک دێت تەنها لە دیواری ڕۆژهەڵاتی نەبی کە بەشی پێشەوەی 2 هۆمەکە ژوورەکانی بەشی سەرەوەی بەکار هاتووە لەلایەن دەرەجەدار و ئەفسەرەکانی ئەو کاتی سوپای عوسمانیدا و ژوورەکانی تریش بە پێی پێداویستی ڕۆژ و بە پێی مەبەستە سەربازیەکان هەریەکە و بە پێی پێویستی ڕۆژ بەکار هاتوون. ئەگەر دەوڵەتی عوسمانیش نامێنێ قشڵە وەکو خۆی دەمێنێتەوە بۆیە لە قۆناغی جیاجیادا وەکو زیندان بەکارهێنراوە و چەندان جار با بڵێن وەکو دەستگایەکی کارجێڕی هەندێک جار دەستگا کارجێڕیەکانی شارەکەشی تێدا هەبووە تێدا وەکو بەڵام وەکو ڕەمزێک بۆ بنکەیەکی سەربازی قشڵە هەرماوەتۆ تا ئێستا. ئێمە وەک فەرمانگەی شوێنەواری کۆیە توانی وتمان بە بودجەیەکی کەم ئێستا لەو کاتە حالیان کە ئیشی تێدا دەکرێت بە هاوکاری هەموو لە توانی وتمان سەربانەکەی لە درز و قڵشین و لاربوونەوەی زیاتر بپارێزین. ڕاست هەوقەڵا دژمن دروستی کردووە بەڵام بەشێکە لە مێژووی ئێمە پێویستە بی پارێزین بۆ من داوا دەکەم لێرەوە لەسەر شێوەیەکی نوێ دروستکرێتەوە چی خۆی دروست بکرێتەوە چکە ئێرە جگە لەوەی مێژووی ئێمە دەسەلمێنی مێژووی داگیرکاریش دەسەلمێنی جگە لەوەی دەبێتە شوێنێک بۆ ئەوی خەڵک لە ناو لە دەرەبێت سەردانی بکە داهاتێکی باشمان دروستەکە. ئەم خانووی کە ئێستا ئێمە لێ وەستاوین یەکێکە لە خانووەکە لە پورەکانی شاری کۆیە. ئەم خانووە لە چاو خانووەکانی تر کە تایبەتمەندیەکەی جاکردنەوەی زەخرەفەکەیەتی و ئەو ئەلوان و نووسین و کتابانەی کە بەکارهاتوە لەم خانووەدا. ئەم خانووە یەکێکە لەو خانوانەی کە کەسە ناودارەکان کەسە دەزڕۆیشتەکان یاخود ئەو کەسانی کە باری داراییان باش بە لەو سەردەما دروستیان کردو وەکو لایەنێکی زیاتر بۆ لایەنی دینی کە زەخرەفەی کتابی کە نووسینی بسم الله الرحمن الرحیم لە کۆتایی برن ئەم خۆڵی کە لێرە ڕاوستان یاخود لە کۆتایی ژوورەکانەوە بوونی وشەی ماشاءالله بە پێچەوانەوە وشەی ماشاءالله نووسراوە لەم لاوە و لە لایەکە تریشە ئەمە زیاتر بۆ مەبەستی ئەوەی کە دوورکەوتنەوە و لایەنی ئەو ڕۆحیەی پەیوەندی بەلایەنی دینیەوە هەبوو کە لە سەردەمەکاندا هەیان بووە. یەکێکی تر لەوەی کە سەقفی ئەم خانوانەی ڕاگرتووە بوونی ئەو ئەعمیدەیەک کە لە کۆندا سەقفەکان بە دار و قەمیش دروست کراون و بەشی سەرەوەی ئەم ئەعمیدەیە بە شێوەیەکی فەنێکی زۆر جوان لە پارچە تەختە دروست کرا. ئەم پارچە تەختە بۆتە هەڵکۆڵینی زەغرەفەی شێوە ئەندازەیی لە بەشی پایەکەوە. لەگەڵ بوونی ئەم هەموو مەترسیە لەسەر شوێنەوار هێشتا کەسانێک هەن خەمی لێدەخۆن و هەوڵی پاراستنیان دەدەن. شەماڵ فۆتۆگرافەرێکی شاری کۆیە و بەردەوام کەلتور و خانۆکۆنەکانی کۆیە بە وێنەکانی ئەرشیف دەکات. لەسەر ئەرکی خۆی چەندین شوێنی کەلەپوری لە ڕوخان پاراستووە تاوەکو کار گەشتۆتەوەی بۆ نۆژەنکردنەوەی خانوویەکی کەلەپوری کامێراکەی دەستی بفرۆشێت. پیشەکەم فۆتۆگرافیا بە تایبەتی لەسەر شوێنەوارەکانی شاری کۆیە. لەو ڕۆژان چوومە ئانیۆم شوێنەی 2005 ئیشی فۆتۆم لێ کردیە 2005 ڕسم لێگرتیە. ئێستا بەداخۆتم شارەکەم هەموو ڕووخاوە نەپارێزراوە. ئەمە یەک لە خانەکانە پێشەوەی بڕخی نوێژێنم کردەوە بەداخۆ نوێژێنشم کردەوە هەر ڕووخا چوومە لایەنە چەند بەپرسەوە ئاگادارم کردەوە باز بەداخەوە وەڵامیان نەدامەوە منش بە ناچاری کامێراکەم فرۆش بە 12 وەرەقە ئەو شوێنەم پێ نوێژێن کردەوە 2 ساڵ خۆی ڕاگەت خۆی ڕاگرت پێشەوەی بڕوخێت ئاخینا ڕووخا شوێنێک کەشم نوێژن کردەوە لە گەڕەچ قەڵاتە بە پارەی کامێرەکەی خۆم فرۆشتم بە 12 وەرەقە پێم نوێژن کردەوە بەداخۆی سەر دەبینی ڕووخا
وەک فەرمانگەی شوێنەواری کۆیە لە هەوڵی خۆمان نەوەستاوین و بەردەوام نووسراومان ئاراستەی سەرەوەی خۆمان کردووە بە مەبەستی نۆژەنکردنەوەی خانووەکان و شوێنەکە لە پووریەکان. ئێمە نزیکەی 80 بۆ 85 خانومان هەیە لەم ژمارەیە نزیکەی 4 خانوویان خۆماڵی کراوە و کراوەتەوە بۆ فەرمانگەی شوێنەواری کۆیە بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەواری هەرێم کە لەم 4 دانەیان سییانیان نۆژەن کراوەتەوە تەنیا دانەیەکیان ماوە ئەگەر نۆژەن نەکرێتەوە مەترسی ڕوخانی لێ دەکرێت. خانووی یەکەم کە ڕوبەرەکەی 1900 مترە خانووی جەمیلاغایە کە جەمیلاغا کەسایەتێکی دیاری شاری کۆیە بووە. ئەم خانووە بۆ خۆی دروستی کردووە بە مەبەستی ژیان تێدا لەگەڵ خانەوادەکەی. و خانی دووەمان خانووی حاجی تەهایە کە لەلایەن بەڕێز هێرۆخانەوە کراوەتەوە لە 2004 بۆ تەملیکردنی بە ناوی شوێنەواری کۆیە و بەڕێبەرایەتی گشتی شوێنەواری هەرێم لەلایەن ئیدارەی سلێمانی ئەو کاتەوە کراوەتەوە و هەر لەلایەن خودی هێرۆخانیشەوە نۆژەن کراوەتەوە. خانووی سێم و چوارەم کە لەلایەن کاک حاجی مەلامەجیدەوە دروست کراوە و خانووەکیان بۆ خۆی بۆ یەکیان بۆ کوڕەکەی بۆ کەمالی حاجی مەجید ناوبانگە بە شێوەیەکی ئەندازەی و زۆر جوان دیوار و تاقەکان و سەقفەکەی دروست کراوە. یەک لە خەسڵەتە دیارەکانی شاری کۆیە ئەوەیە کە توانیوێتی لە قۆناغی دروستبوون و فۆرمەلە بوونەی با بڵێن بە تایبەتی لە سەردەمی عوسمانیدا توانیوێتی سەرنجی کۆمەڵێک بنەماڵەی زانستیش ڕابچێشێ. یەک لەو بنەماڵانە بنەماڵەی جەلیزادەن کە بە چەند قۆناغێک گەیشتونەتە کۆیە هەر لە کاکی جەلیەوە بگرە تاوەکو دوا کەسایەتیەکانیان کە پڕن لە کەسایەتی گەورە مەلای گەورە لە ئەو گەورەتر باوکێتی لە کەمەلا عەبدوڵای جەلیزادەی هاوڕێی حاجی قادری کۆییە. خانووی مەلای گەورە ئاکامێکی ئەم مێژوەیە کە ئەم بنەماڵە بۆ خۆی دروست کردوێتی اینجا کەسێتی مەلای گەورە خۆی. ئەگەر ئێمە بەردەوام بین لە پشتگوێ خستنی خانوویەکی وەک ماڵەکەی مەلای گەورە لە ڕاستیدا ئەمە پشتگوێ خستنی تەنیا دار و پەردوویەک نییە کە ئەم کەسایەتی تێدا ژیاوە بەڵکو پشتگوێ خستنی ئەو پرۆژە ئاینیەشە کە کەسێکی وەک مەلای گەورە ئیشی لەسەردا کردووە. ئەم خانووە لەوە دەرچووە کە ماڵی کەسێک بێ بۆتە سنتەرێک بۆ شارەکە. بەداخەوە ئەم شوێنە کە مێژوێکی ئاوا دیاری هەیە بەرەبەرە پشتگوێ خراوە لە دوای مەلای گەورە چیدی وەک شوێنێک و وەک سنتەرێک نەماوەتەوە. ئەگەرچی ئێمە دەزانین دوازار مەلای گەورە باوکی مەسعود محەممەدە یعنی مەسعود محەممەدیش لە بۆ ئێمەی کورد هزرڤانێکی گەورەیە و سەرێکی گەورەیە. ئەگەرچی خانوەکەیان مێژوێکی زۆر کۆنیشی نییە بەڵام بەوەیەوەی کە خاوەنداریەتی گەڕاوەتەوە لە بۆ کەسێکی وا ناودار و بلیمەت و زانای سەردەمی خۆی و کە تاکو و ئێساژ نووسراوەکانی وەک سەرمەشق لە لایانی ئەدەبی و ئاینیەکەی بەکاردەهێنرێت. خستۆتمانە ناولیستی بیناکە لە پووریەکان بەڵام وەک ئاماژەم پێدا لەبەرەوەی کە مڵکایەتەکەی هەتا ئێستا نەخراوەتە سەر حکومەت و حکومەت بەهۆی قەیراندارەوە نەمانتوانیوە بیکڕینەوە. بەداخەوە لە بەهاری ڕابردوو بەشێکی زۆری ڕووخاوە لە ئێستادا ئەوە یعنی مەترسی ئەوەی لێ دەکرێت لە چەند مانجی داهات و بەشەکەی تریشی بڕوخێ کە بەهۆیەوە کە گەر ئەو شتە ڕوو بدا لەوانەیە توراسێکی گرنگی کۆیەمان لە قیز دەچی. هەر کەسێک کە خۆی بە بەرپرس دەزانێ و پێی وایە ئەم کولتورە گرنگە یەکەمین هەنگاوی ئەوە دەبێت کە ئەم خانووە نوێ بکرێتەوە بۆ ئەوی ئەم کولتورە ئێمە بیبینین چونکە ئێمە کولتوری شارستانی و پاشماوەی هەر شوێنێک لە ڕاستیدا زیندوێتی دەداتە هزرەکەی کە لە پشتێتی و بیر و باوەڕەکەی کە لە پشتێتی و مەلای گەورەش خاوەن پرۆژە بووە کەواتە ماڵەکەی ئەوی شوێنێکە بۆ پرۆژە.